لەسەر ڕاستپاردەی وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوانی هەرێم بڕیارە مووچەی ئەو چین و توێژانەی کە سەر بە وەزارەتەکەن هاوتای عێراق بکرێت، ئەوانیش کە سوکاری شەهیدان و ئەنفالکراوان و زیندانیانی سیاسی و کەمەندامانی سەنگەر و شەهیدانی شەڕی داعش دەگرێتەوە. 5/12 لیژنەی هاوبەشی هەرێم و بەغدا واژۆیان لەسەر هاوتاکردنی مووچەی ئەو 5 وەزارەتە کردووە. دەڵێن کار دەکەن لە بودجەی 2019دا مینحەی ئەو وەزارەتانەی هەرێم بگوازرێتەوە سەر بەغدا. لە دەو کۆبوونەوەی جیاواز کە ڕۆژی 5 مانگ 5/12 دوا کۆبوونەوە بوو، ئەو لیژنە هاوبەشە کۆنووسێکیان ئامادە کردووە وەکو ڕاستپاردە نردویانە بۆ سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی ئیتیحادی بۆ جێبەجێکردنی مادەی 132 140. مادەی 142 زۆر جار باسمان کردووە کە حکوومەتی ئیتیحادی بە پێی ئەو مادە دەستوری لەسەری فەرز کراوە کە سەرجەم منحە و ئیمتیازاتی شەهیدان و زیندانیانی سیاسی یانی وارسەکانی وە ڕعایەتیشیان بکات، چاودێریان بکە و زیانەکانیشیان بۆ بژێرێت. هەموو زیان لێکەوتوانی خەڵکی کوردستان، بەنفارکی میاباران، جینۆساید کراوان، ڕاگواستن، هەموو ئەوانەی کە هەیە کە کاتی خۆی وەزارەت تەخمینی کردووە بە نزیکەی 384 ملیارد دلار. لە کۆی گشتی گفتوگۆکان جگە لەسەر کێشەی شەهیدان و ئەنفالکراوان لەسەر کەماندامانی سەنگەر و شەهیدانی شەڕی تیر و داعشیش گفتوگۆ کراوە کە وەژە بێتە یەکێ لەو بابەتانەی کە کەماندامانی سەنگەر و شەهیدانی تیرۆر کە تا ئێستا لەسەر وەزارەتی پێشمەرگەی چارەسەری کێشەکانی وانش بکرێت. بەپێی یاساکە ئەو وەزارەتانەی مووچەکانیان هاوتا دەکرێت، جیاوازی ناکرێت لە نێوان پلەی مووچەخۆراندا و هەمویان بێ جیاوازی ملیۆن و 200 هەزار دینار وەردەگرن، لە کاتێکدا لە ئێستادا بە نزیکی 500 هەزار دینار لە حکوومەتی هەرێم وەردەگرن. بۆ مەبەستەش لیژنەکەی هەرێم داوای کردووە ساڵانە بڕی 1 تریلیۆن دینار بۆ مووچەی ئەو وەزارەتە دابین بکرێت. شتی زۆر گرنگی تێدا ڕێکەوتنە کە یاسا یەکەم مادە دەستوریەکانی کە باس کراوە ئەمە هەمومان زیندوو کردوێتەوە کە ئەمە قەرەبوویەکی زۆر گەورەی بۆ هەرێمی کوردستان تێدایە، جگەلەوەی کە شەهیدان مافەکانیان یەکسان دەبێت لە ملیۆن و 200 هەزار دینارەوە منحەی مانگانەی شەهیدانە یاخود بۆ زیندانە سیاسەکانیش هەمان مافە و بۆ کەمەندامانی سەنگەریش هەمان ملیۆن و 200 هەموو ئەوەی لەوەیە پلە دیاری نەکراوە، هەموویمان یەکسانین بە پێچەوانەی هەرێمی کوردستان. لە ماوەی ڕابردوودا زیندانیانی سیاسی چەندین گربوونەوەیان بۆ پێدانی مووچەکانیان و هاوتاکردنی لەگەڵ بەغدا ئەنجامدا. دوجار وەزارەتی شەهیدان و ئەنفالکراوان بەڵێن بە ئەوانیش دەدات مووچەکانیان هاوتای بەغدا بکرێت و سەرۆکاریان لەگەڵ هەرێمدا نامێنێت. وەزارەتی شەهیدانیش دەڵێت لە 2011ەوە سەرقاڵی هاوتاکردنی مووچەی ئەو وەزارەتەن، بەڵام 5 ئەم مانگە ڕەزامەندی تەواویان بەدەست هێنا و چاوەڕوان دەکرێت لە بودجەی 2019دا جێگەی بۆ بکرێتەوە. لە 4 ساڵی ڕابردوودا بەهۆی سیاسەتی شکست خواردووی ئابووری حکوومەتی هەرێم و سەپاندنی سیستەمی پاشەکەوت، زۆرێک لە فەرمانبەر و مووچەخۆرانی هەرێم داوایان کردووە مووچەکانیان بخرێتەوە سەر بەغدا و کاروباریان لە دەستی حکوومەتی هەرێمدا نەمێنێ. ڕامیار عوسمان، کەناڵی ئاسمانی پێام، سلێمانی.